زیادبوونی هەڕەشۆ مەترسیەکانی عراق داعش لەسەر عراق ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز عەلی معماری شارەزای سیاسی و ئەمنی بەڕێز عەلی سڵاوتان لێ بێت وەم کاتتان باش لە 21/11/2017 حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عراق وتی داعش لە عراق کۆتایی هاتوو بوو بە ڕابردوو، بەڵام لەو کاتەوە جموجۆڵەکانی داعش هەر بەردەوامن و ئێستا زیادی کردووە. پێتانوانی خەریکە داعش ئەبێتەوە بە ئێستا و داهاتوو؟ سەرەتا سڵاو لە جەنابتو لە بینەرانی کوردستان 24 داعش شکستی هێنا، بەڵام تاوەکو ئێستا کۆتایی پێ نەهاتووە. داعش تاوەکو ئێستا توانای شەڕی هەیە، توانای جەنگان هەیە لە عراقدا، کۆمەڵ دەردەکەون لێرە و لەوێ، گومانیشی تێدا نییە. هەماهەنگی لە نێوان ئەم گروپە چەکداراندا هەیە، هەروەها پشتیوانیش دەکرێن، پشتیوانی دارایی دەکرێن، بەڵام نازانرێت کێ پشتیوانی داراییان دەکا، بەڵام توانەکانیان سنووردارە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە. پێویستە پارەدارکردنی داعش ئاشکرا بکرێت. تاوەکو ئێسێش داعش لە ناوچەی ڕۆژاوای عراق دەردەکەون، هەروەها لە باکووری ڕۆژاوایش چالاکن، واتە ئەم ڕێکخراوە تاوەکو ئێستا هەڕەشەیە بۆ سەر عێراق. ئەمەیش پێویستی بە هەماهەنگی زۆر باڵایە لە نێوان هێزە ئەمریکانی عراقدا، بە تایبەتی هەماهەنگی هەواڵگری، هەروەها پێویستی بە هەماهەنگی زۆر باڵا هەیە لە نێوان هەواڵگری هێزە ئەمنیەکانی عراق لە بەغداد و هەواڵگری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە داعش سەرکوت بکرێت، بە تایبەتی لەو ناوچانەی کە دەکەونە ناوچەی بۆشایی ئەمنیەوە، بە تایبەتی ئەو ناوچانەی کە دەکەونە سنووری عراقەوە، سنووری عراق و هەرێمی کوردستانەوە. بەڕێز معماری ئەو بۆشاییە ئەمنی کە ئێوە باسیەکەن بۆ پڕ ناکرێتەوە، یعنی ئەو چەند ساڵە حکوومەتی عراق ڕێ پڕیەکەینەوە هەر پڕ نەکرایەوە بۆ؟ من بە بڕوای خۆم نەبوونی چارەسەر بۆ ئەو بۆشایە ئەمنیانە یاخود نەبوونی هەواڵگریە، چونکە هەواڵگری عراق و تاوەکو ئێستا توانای هەیە ڕوبڕی داعش بێتەوە، بەڵام پێویستی بە هەواڵگری ئاسمانیە، واتە هەواڵگری عراق ئەوەندە بەهێز نییە بتوانێت ڕوبڕی داعش بێتەوە بەبێ هەواڵگری ئاسمانی. من پێم وایە کە نەبوونی هەواڵگری ئاسمانی وا دەکات هێزە عێراقیەکان کوێر بن، بە تایبەتی لەو ناوچانەی کە داعش تیایدا چالاکن. ئەو ناوچانە ناوچەی شاخاوی، ناوچەی سەختن، چاودێریکردنیان لە ڕووی وشکانیەوە قورسە، پێویستە تۆ لە ڕووی ئاسمانیشەوە چاودێریان بکەی، ئەمە هۆکارێکە. هەروەها دەکرێت هۆکارێکی دیکەش هەبێت، ڕەنگە ئێمە گەر بە چاوی بیردۆزی پلانگێڕیەوە سەیری ئەمە بکەین، ڕەنگە ئەم گروپانە بە هۆکاری سیاسی بەکار بهێنرێن، ڕەنگە ئەم گروپانە بە هۆکاری شەخسی و کەسی و سیاسی بەکار بهێنرێن بۆ دروستکردنی مەترسی لەسەر عێراق. ئەمەش هۆکارێکە. بەڕێز معماری لە بەرامبەر کێ بەکار بهێنرێن؟ بەڵێ ڕەنگە ئەم گروپانە لەلایەن کۆمەڵی لەلایەن خەڵکی دیکەوە بەکار بهێنرێن بۆ بەرژەوەندی کەسی، بۆ بەرژەوەندی هێزە سیاسیەکان، بۆ بەرژەوەندی کۆمەڵێک کەس. ڕەنگە ئەمانە هاوکاری بکرێن لەلایەن دەسەڵاتدارانەوە، چونکە ئەمانە دەردەکەون، شەوانە دەچنە گوندەکان، پارە وەردەگرن، خانوو وەردەگرن، یاخۆتە خواردن وەردەگرن، پەناگە وەردەگرن. ئەمە مانای وایە کە هاوکاری دەکرێن، مانای وایە کە پشتیوانی دەکرێن. لەبەر ئەوە ئەمە بەڕوونی دیارە. ڕەنگە ئەو کەسانەی کە پشتیوانیان دەکرێت، پشتیوانی داعش دەکەن، خۆیان داواکراو بن لەلایەن دادگاکانی عێراقەوە. من پێم وایە کە لێبوردنی گشتی لێبوردنێکی باش بوو، یاخود دەکرا ئەو لێبوردنی گشتی پێ پاڵپشتێک بۆی داعش نەمێنێت. بەڵێ بەڕێز معماری ئێستا باسوخواسی گەرم لە عراقدا کشانەوەی هێزەکانی ئەمریکا و دواتر هاوپەیمانی نێودەوڵەتیە لە عراق و دەوترێت ڕەنگە لە مانگێک و چەند مانگی داهاتوو ئایتر هیچ سەربازێکی ئەمریکا لە عراق نەمێنێت.
ئەمە چ کاریگەرێک دروستەکە لەسەر عێراق و لەو بەرامبەردا جموجۆڵەکانی داعشیش ئاوا زیاد دەکەن؟ بەڕێزەکەم من ئەمڕۆوەکو پسپۆڕێکی ئەمنی قسە دەکەم گومانم هەیە لە دەستەواشەی کشانەوە چونکە کشانەوەیکی ڕاستەقینە ڕوونادات لەلایەن هێزەکانی ئەمریکاوە لە خاکی عێراق ئەوان بە تەواوی ناکشێنەوە بە ڕاستەقینە ناکشێنەوە چونکە تاوەکو ئێستا ڕێکەوتنی استراتیژی هەیە لە نێوان بەغدا واشنگتن ڕێکەوتنەکەش چەسپاوە خاڵێکی دیکە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناو خاکی عێراق پێم وایە ڕەنگە ئەمە هەنگاوی استراتیژی بێت دژی بەشێک لە گروپە چەکدارەکان چونکە هەمومان دەزانین ئەو گروپە چەکدارانە تۆزێک تایبەتمەندیان هەیە بە گوێی فەرماندەی گشتی هێزەکانی عێراق ناکەن ڕەنگە ئەم گروپانە مەترسی دروستکە لەسەر هێزەکانی ئەمریکا ڕەنگە ئەم گروپە چەکدارانە هێرش بکەنە سەر بنکەکانی ئەمریکا لە شەدادی یاخۆت لە عین ئەسەد یاخۆت لە سنووری سووریا چونکە ئەو گروپانە بیرمانە چێ ئەزمونیان هەیە لە هێرشکردن لەسەر بنکەکانی ئەمریکا لە سووریا و لە عێراقیش هەر بۆیە پێم وایە ئەو کشانەوەی هێزەکانی ئەمریکا ڕەنگە استراتیژێک بێت بۆ خۆ بە دوورگرتن لە زیان چونکە ڕەنگە ئیسرائیلیش هێرش بکاتە سەر گروپە چەکدارانە ئەمەمان بیر نەچێت ئەگەری هێرشی ئیسرائیلیش بۆ گروپە چەکدارەکان هەیە ڕەنگە دوا خرابێت بۆ چلەی ئیمام حوسێن تاوەکو ئێستا پێم وایە پلانی هێرشکردنە سەر گروپە چەکدارەکان هەر هەیە ئیسرائیل ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتووەدا ئەو هێرشە بکات هەر بۆی ئەمریکا کشانەوەکەی کردووە بە جۆرەکان تەکتیک بۆ ئەوەی پارێزراو بن لە زیانی گیانی چونکە ئەمریکیەکان باش دەزانن کە ئەو گروپە چەکدارانە فەرمان لە فەرماندەی هێزە چەکدارەکان وەرناگرن ئەمریکا هەرچەندە بیشکشێتەوە بەڵام لە ئاسمان لە هەواڵگری ئاسمانی زۆر لەسەر عێراق ئامادەیە وجودێکی تەواوی هەیە ئێمە پێویستمان بەوانە بەڵێ کەوا بێتەمە هەندێک جار لێکدانەوە کرێت یان باس دەکرێت لەوەی تەواو ئەمریکا لە عێراق کشێتەوە و ڕەنگە گۆڕانکاری گەورە لە عێراق ڕۆودا ئەمانە شتیوا لە ئارایە نین نانا تەنها ڕەنگە گۆڕانکاری گەورە ڕوو نەدات پێم وانێ گۆڕانکاری گەورە بەڕێوە بێت ئەوەی کە لای ئەمریکیەکان گرنگە سەقامگیری عێراقە ئەمە ڕاستەقینەیە ئەوان لەگەڵ سەقامگیری عێراقدان بەڵام پێم وانە گۆڕانکاری گەورە ڕوودات ئەگەر ڕووشدات پێویستە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بێت لە ڕێگەی پەرلەمانەوە بێت ئەگەر گۆڕانکاری گەورە بڕیارە ڕوودات هەروەها پێویستە ئەگەر گۆڕانکاری بەڕێوە بێت لە ڕێگەی کەمکردنەوەی بەشێک لە هێزە گەورەکانەوە بێت لە پەرلەمان چونکە ئەو هێزانە کە ئێستا لە ناو پەرلەمانن ژمارەی زۆر یاسایەوەیان دەرکردووە کە ڕەنگە بە دڵی ئەمریکا نەبێت بەڵام ئەوەی کە دەڵێت گۆڕانکاری گەورە پێم وانەیە گۆڕانکاری گەورە بێت ئەوەی کە گۆڕانکاری هەیە ئێستا هەیە ئێمە دەبینین عێراق جۆرەکان سەقامگیرە ڕەنگە هەروەش بمێنێتەوە ڕاستە لەلایەکی دیکەوە ئێمە گروپە چەکدارەکانمان هەیە ڕەنگە 16 گروپ بن کە هێرش کردیان بێتە سەر ئیسرائیل و دەستیان لە ئیسرائیل وەشان دەبێت ڕەنگە ئەمانە لە ناو لێنزی گروپە لە ناو لێنزی چەکەکانی ئەمریکادا بن بەڵام پێم وان نییە کە سەقامگیری تەواو بێتە ئاراوە لە لەندەنەوە بەڕێز ساڵی معماری شارەزای سیاسی و ئەمنی سوپاس بۆ بەشداریتان